بەناوی خوای بەخشندەی میرەبان بینەران و بیسەرانی عزیز خۆشحاڵم ئەم ئێوارێش بە ئێوەی خۆشەویست گەیشتمەوە. هەوڵەدەین تیشە بخەینە سەر پایەکی گرنگی پاراستنی خێزان لە پێکێنانی کۆمەڵگەیەکی تەندروستدا. کۆمەڵگەیەک تەندروست دەبێت کە تاکێکی تەندروست لە ناو کۆمەڵگەیە بژی و تاکێکی تەندروست بەدیدێ ئەگەر لە ناو خێزانێکی تەندروستدا گەورە ببێت. خێزانێکیش تەندروست و باش دەرەچێت ئەگەر لە چوارچێوەی ئاڕاستەکردنێکی پەروەردەی دروست لە ناو کۆمەڵگەکەیە لە ڕێگەی موئەسسەساتەوە، لە ڕێگەی کاری دەوڵەتیەوە، لە ڕێگەی کاری ڕێکخراوەییەوە ئەم خێزانانە پارێزراو بوو بن. بەڵام نوقتە ئەساسیەکە ئەمەیە، خاڵە جەوهەریەکە ئەوەیە. ئایا لە ڕێگەی موئەسسەساتی دەوڵەتیەوە تا چەند کار کراوە، تا چەند ئیش لەسەرەوە کراوە کە شوناسی خێزانی، پایەکانی پاراستنی خێزانی، شۆڕبینەوە بۆ ناو خێزان، پایەکانی پاراستنی تاک لە ناو خێزانە بەرەو ئاڕاستەیەکی پەروەردەیەکی باشتر بەرێ، یاخود نەخێر پێچەوانەکەی دروستە بەڵکو هەوڵ دراوە تاک لە خێزان جیا بکرێتەوە، خێزان لە ناو کۆمەڵگەشە پەرتەوازە بکرێت کە ئەمە ئەو دۆخەیە کە زۆرێک لە ڕۆشنبیران، زۆرێک لە بانخوازان، زۆرێک لە ئەو کەسانی کار لەسەر پاراستی خێزانەکەن بەڕاستی لە ئێستا لە کۆمەڵگەیە بە خاڵێکی مەترسیدار ئەژمارەکرێت لە ناو کۆمەڵگەی کوردیدا کە بە بەرنامە بە نەهج ئیش لەسەرەوە کرێکە بەڕاستی تاک لە ناو خێزان و خێزان لە ناو کۆمەڵگەیە بەرەو پەرتەوازەی بەرێ. بۆیە منەم شەو دووشتم بەلاوە زۆر گرنگە. خاڵی یەکەم ئەرکی کێیە خێزان شوناسەکەی ونەکە. دووەم میوانێکم لەگەڵا ئەندامی سەرکردایەتی حیزبێکی ئیسلامیە، ئەمێ بزانم ئەوان چیان کردووە بۆ ئەم شوناسە. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری شەنوکەی بابەتەکە. مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوومان کردن، خزمەتێکی دوورەوە هێناومان. زۆر زۆر سپاس. مامۆستا ئەمێت بزانم بەڕاستی پاراستنی خێزان ئەرکی کێیە؟ دەوڵەت، تاکەکان، موئەسسەسات، حیزب، ڕێکخراوەکان؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيب. آمين. صلاة خوي بردگار لي مامۆستا سادات وبینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیامیش. وەڵا بێگومان پاراستنی خێزان ئەرکی تاکمانە، بەڵام پشکی شێر بێگومان بەر موئەسسەساتی حکومەت ئەکەوێ، بەر دەوڵەت ئەکەوێ. بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردووی حکومڕانی کوردیە ئەوەی بینیمانە ئەوان نەک ئیشیان کردووە بۆ ئەوەی کەوە خێزان بنیاد بنێن، تەسیسی خێزان بکەن یاخود پارێزگاری لێ بکەن لای کەمێکەی، بەڵکو ئەوان هەموو داهاتی وڵاتیان خستە خزمەت تێکدانیان پرۆسەیە، خستە خزمەت ئەوەی کەوە خێزان هەڵوەشێنن لە ڕووی میدیاوە، لە ڕووی دام و دەستگاکانی خۆیانەوە، لە ڕێگەی ڕێکخراوەکانیانەوە، لە ڕێگەی حیزبەکانیانەوە، لە ڕێگەی سۆشیال میدیاوە، لە ڕێگەی گۆڤارەکانیانەوە، لە ڕێگەی نووسینیانەوە، لە هەموو ئەو ڕێگایانەی کە ئەوان دەستیان پێگەیشت بەڕاستی کارێکیان بە میلەتە کرد کە حکوومەتی بەعس پێی نەکرد. حکوومەتی بەعس ئێمەی ئەنفال کرد، حکوومەتی بەعس دیەکانی ئەمەی ڕوخان، ئەوان ئەخلاقی ئەمەیان ڕوخان، ئەوان ڕەوشتی ئێمەیان تێکدا، ئەوان ڕەوشتی ئەم کۆمەڵگەیان تێکدا، ئەوان خێزانیان لە بەریەک هەڵوەشاندەوە. چی قازانجەکەن لەوەی کە بیانەوەی خێزان تێک بدەن؟ وەڵاهی قازانج ناکەن. لە ڕۆژی قیامەتی شاخوای پردگار کە لیانە پرسێ لە خەڵکی ئەوانی کە ئیلتیزاماتیانی و شایستەی دۆزەخە بن، ئەڵێن لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. ئەگەر عاقڵ بووینایە وامان ناکرد. بەڕاستی ئەگەر عاقڵ بن وا ناکەن، بەڵام پێم وانییە ژیر بن، پێم وانییە دڵسۆزی میلەتی خۆیان بن، پێم وایە چۆن
ئەو خەڵکە بەهۆی ئەوانەوە فری و دراوە ئەوانیش بەر لە ڕێگەی شەیطانەوە لە ڕێگەی زلهێزانەوە فریویان خواردووە ئارەزۆکانی خۆیان نەفسیان ئەمانە سەرچاوەی تێکدان و فەسادی ئەوانیشن وەکو چۆن سەرچاو و فەسادی تێکدانی هەموو کۆمەڵگەن و لە سەروی ئەوانیشەوە ئەوە بۆتە هۆکارێک کە یاخود جارێک پێم وایە مانەوەی خۆیان لەوەی ئابیرنەوە پێیان وایە ئەگەر ئەو خەڵکە عاقڵ بێ ئەگەر ئەو خەڵکە ئیلتیزامی هەبێ بەهای جوانی هەبێ ڕەوشی بەرزی هەبێ بەڕاستی ئەوان کورسیەکەیان لە دەست دەرەچێ و ئەوان و دەسەڵاتیانە دەست دەرەچێ بەڵام بە پێچەوانە وانە اینجا مامۆستا سالار با بینە سەرەوە جەنابەت فەرمووت ئەرکی تاکی ئەمە وانە ئێمە سوپاس بە خۆی پەروەردگار زۆر دەمێکە ئێمەش هەسمان بەوە کردووە من بۆ خۆم ئەتوانم بڵێم موم لێ نەهاتووە سوپاس بۆ خۆی پەروەردگار لەم مەشروعەیەم لەم پرۆژەیەم لە پرۆژەی لە ئەنتی ئەوام لە بربەرەکانەی ئەو مەوجە فەسادیان ئەو لێشاوە لە گەندەڵی و خراپەکاری کە ڕووی لە خێزان و لە تاکی کوردی کردووە ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار وەکو بربەستێک لە بەری ئاوەستاوینەتەوە ئەلحەمدولیلا ئەو ناوچەیە کە ئێمە تیاژین ئەتوانم بڵم بەدەیان ناوەندمان هەیە بە هەزاران قوتابیمان هەیە ئێمە هەستاین تەبەنی و ئاەتی خۆی پەروەردگارمان کرد کە خۆی پەروەردگار مهامی پێغەمبەران دیارەکە سەلامی خوایان لێ بێ فەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين خۆی پەروەردگار پێغەمبەرانی بۆچی ناردووە بۆ ئەم مهامانە ناردوێتی لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته آياتەکانی خوامان بەسەرا بخوێنێتەوە بۆی دروونمان پاکاتەوە ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة سنة كان پیغمبر صلى الله عليه وسلم كآداب وآكار وأخلاق وروشتي كومالجي يمل لزوا بيو ديار الحمد لله سبحان الله ويراي أو موجة فسادة مش دسمع ليش نكردوا كردستاني إما بيو ديار بريزي كومالي دادگري ديار لصاحكا ببراورد لا بدورو برمان سبحان الله خواهي پردگار مزگوتكان من گواهي أوادا كبروين أي بينين چي گنجتيايا قوتابخانەکانمان ڕێگاوبانەکانمان بەڕاستی لە کوردستانی ئێمەیە ئەو ئاثەوارە بینرێ کە الحەمدوللا خەڵکانێکیش هەن بە پێچەوانەی ئەو شەپۆلەوە ئەیانەوێت دەست بەم بەهاجوانەوە بگرن بۆیە سوپاس بۆ خۆی پەروەردگار ئێمە بەڕاستی ئەوان درێغیان نەکردووە ئێمەش درێغیمان نەکردووە و پشت بە خۆی پەروەردگار کەمتر خەمیش نابێن لەو پێناوەیە شەو ڕۆژە خینە سەر یەک بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکی کە لە دەورمان کۆبەتەوە مامۆستا سالار ئەو خەڵکی قەناعەتی پێمانە ئەو خەڵکی کە قەناعەتی وایە ناموسەکەی خۆی کچەکەی خۆی کوڕەکەی خۆی تەسلیم بە ئێمە بکە ئێمەش بە ئەمانەتەوە خوا پشتیوان بێت جوانیان پەروەردە ئەکەین بە دین گۆشیانەکەین بە ئیسلام گۆشیانەکەین بە ئەخلاقەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گۆشیانەکەین و پەروەردەیانەکەین و دوجار فیدباکمان وەرگرتوێتەوە کە سوکارەکەیان هاتوون دەستخۆشییان کردووە هاتوون وتیانە ئێمە نامانەوێت ئینگلیزیان پێ بڵێن نامانەوێت عەرەبیان پێ بڵێن نامانەوێت دەرزی قوتابخانەیان پێ بڵێن تەنها ڕەوشت و ئەخلاق فێری سەدقیان بکەن فێری جوامێریان بکەن فێری ئادابەکانی ئیسلامیان بکەن بۆی ئێستا میلەتی ئێوە زۆر حاجەی بەمەیە ئێوە ئامانجتان ماسەزە ینی لەوەی ئێستا بینەرێکی غەیرە ئیسلامی ئێمە ببینێ بڵێ لەوەی ئەمە بۆ کوبانگەشەیەک بۆ حیزبەکەی خۆیان ئەم قساناکرد کو کۆمەلگا عیبینی و ئێوە چیتان دیوە و ئێوە خەریکی ئەم پەروەردەیەن کە جوودێکی زۆری لە پێناواکەن ئەمە بۆ ڕاستکردنەوەی پەروەردەی تاکەکانی ناو کۆمەڵگە یاخۆ نەخێت پەلکێشکردنە بۆ حیزبەکەتان ناوەڵا خۆی مەژ الحەمدلله ناو ئیساوی منە ناسی خۆی ئەمە من لە دەڤەرێکام لەوەیە کەم کەسێ نەمناسێ باش هەر یعنی ڕوبەڕوو نەکەەوە کە لە دوورەوە ئەزانە لەگەر قسێ بکەین وانە بیوانی الحەمدلله لە خزمەتی خەڵکی جیاوازی شان شەرت نییە مەسەد لە چوارچێوەی پرۆژەکەی ئێمە بێ خەڵکێک کە ڕووی لێ ناوێ ماوەستا جاری وا هەبووە من شخص ناسم موچەکەی 5 میلیۆنە 4 میلیۆنە بەڵام ئەم 4 میلیۆن و 5 میلیۆنە فریایی باجی کوڕە کچەکەی ناکەوێ یعنی لەبەر ئەوە ئەم پارە زۆرە من نەفەرمان هەبووە ئەو زۆر جاریش بۆ مامۆسایانە و تۆ مامۆسایانی کە خۆبەخشن لەگەڵمانە شەو ڕۆژ کە ئێستا کە من لە خزمەتی بەڕێستانم ئێستا ئەو ناوەندانی ئێمە حالێن دەرزی تویاخێنرێ منە مجارڕم سوپاس بەخواڵی بەیت المەعمورە چۆن نابێ شەوی بۆ نییە ڕۆژی بۆ نییە بەردەوام ینی مامۆسایە کۆمەڵە قوتابی هەیە و دێ لەوێ وانەکانە خوێنن وڵی باسی ئەو بەیت المەعمورەت کرد بەڵێ
ئێوە بەس ئیسلامیەکان مناڵەکانتان بۆ نێرن پەروەردەیان کەن یاخود نەخێر؟ نا والله ئێمە سوپاسی جەماوەری کوردستانەکەین تێکڕا الحەمدوللا متمانێکی زۆر باشیان بە ئێمە هەیە سوپاس بەخوای پەروەردگار بەڵام هیوادارم لە بوارەکانی تریشا متمانیان بە ئێمە هەبێ چۆن متمانیان بە ئێمە هەیە کچەکەی ئەسپێرێ بە ئێمە دەنگشمان پێ بسپێرێ چونکە دوجار لەوێ باشتر حیمایەتیەکرێ ماسە زاکچێک لە ناو خێزانێکا گەورە بۆ هیچ پابندێکی دینی نییە لەچکی بەسەرەوە نییە ناوەندەکانی ئێوە بۆ پەروەردە ئەم کچە وەرەگرێ؟ ئەرە والله چۆن ماوسە سالار ئێمە ئیشمانەوەیە ناوەڵا لە ڕێی قەناعەتکردنەوە هەر بۆ خۆی کە دێتە بێ ژینگەکە وایە ئیسا ئەوان ژینگەیەکیان ساز کردووە خەڵک بۆ کۆیەکێتە ناو ژینگەکەی ئەوانەوە لە سوۆسیال میدیا لە بازار لە وانە ناوەندەکانیان کچەکەی من و تۆ کوڕەکەی من و تۆ بچێتە ناوەندەکەی ئەوانەوە هەموو مەشروب خۆر و هەمووی وانە جگەرە خۆر و ئەنواع شتی بەزم و ڕەزم پێیا بووە کە ئەوە بینێ ئێمەش مەترسیمانێک چوو کوڕەکەمان وای لێبێ بەڵام ئەو هەر بۆ خۆی ژینگەکەی ئێمە ئەلحەمدوللا وایە سواز بەخوای پەروەردگار هەر کە هات وڵای مافرتمان کچە بینم مەقسەد لەچکەکەی و لەچکە سێ ڕوبع ئەنواعی تایە بەڵام سواز بەخوای پەروەردگار تەدریجیان ئێمەمانە لە ڕێی قەناعەتەوە بێ من نامانەوێ بەڕاستی بە زۆر خەڵک ئەو جوازات وشەی نیفاقی بەسەر چەسبێ چ نوێژ بکەن جا بابێمەوە سەرەوە مامۆستاجان سواز بەخوای پەروەردگار لەگەڵ مامۆستایانە کە باسم کرد و مامۆستایان ئێوە کە سەرقاڵی ئەوەن کە نەک مناڵی خۆتان مناڵی خەڵکیش پەروەردەکەن سەدەقەیەکی جاریە لە ڕۆژی قیامەت بە کەڵکمان دێ وایە خوای گەورە بۆمان تەعویزەکاتەوە چونکە حەدیثە من ترك شيئا لا عوضه الله خيرا منه خوای پەروەردگار بۆمان تەعویزەکاتەوە دوجار من لەم ڕۆژانەی ئەوە ئەگەڕێم ناوەندەکان ڕۆژی وایە 4 ناوەند 5 ناوەند سەردانەکەم دەنگ و باچی هەیە چینی ئەوانە زۆربەی مامۆستایبەتی لەم کۆتایانەیە کە نمرەکانی 12 پۆلی 12 هاتەوە زۆربەی مامۆستاکانمان کوڕکچەکانیان دەرەجەی 98 99 ئەوانیان هێنا ئەتوانم بڵێم زیاد لە 15 مامۆستامان بەس ئەم ساڵ کوڕکچەکانیان طب وەرانی گرتووە خوای پەروەردگار بۆی تەعویزکردنەوە جوان ئەبینێ کوڕەکەی من ئەبینێ باوکی شەو ڕۆژ الحەمدوللا بەیانێ نەچم بۆ جەماعات نیوە ڕۆچم بۆ مزگەوت ئەچم بەدەم کێشی خەڵکەوە ئەبینێ ئەویش بۆ خۆی هەستەکە شعوری هەیە کچەکەم شعوری هەیە هەستەکەڵێ ئەم خەریکی ئەم چاکەوە بخۆی ئەبێتە کەلتور بۆ ئەمێنێتەوە ئێستاش دەبێت دوای مردن هەر بۆیان ئەمێنێتەوە وەکانە ئەبوهما صالحا هەر بۆیان ئەمێنێتەوە ڕۆژێک هەر تەئسیری هەیە کاریگەری هەر بێ لەسەریان بۆیە باجی کەم دەرامەتی و باجی پەروەردە زۆر یعنی قازانجەکەی زیاترە لەوەی کە بەئاڵینە دنیا و بێئاڵینە پارە و بەئاڵینە ماڵ و سەروەت و سامان و دوجار ئەمە ئەگەر بۆ کەسێک لە مباحی شابێ ئای بۆ کەسێک لە حرام و گوناه و تاوان نابێ دنیاش لە دنیاشە قوڕەک لێ بەسەریا هەر کێشە و مشکیلە و گرفت و بڕۆ ئەم شەو کوڕەکەی چۆتە بەردەرگای ماڵی فڵان و تەقی لێ کردو دەی بڕۆ سوڵحی بۆ بکە و چەند دەفتەری بۆ بدە و سومعی نەما حورمەتی نەما ڕێزی نەما بەهای نەما قیمەتی نەما ئیجا باشە ئەم بۆچی باشە ئیتر ڕئیس عەشرەتە ئیتر مەسئولە لەبەرەوە ئەم پەروەردە ئیسلامیە وا لە ئینسانەکە کەسایەتی پێدا ئیجا باشە مامۆستا سالار ئەی بۆ ناخەکە ناڵێ تو ئاەتەکە فەرمێ وەیوزەکیهم دەڕودەڕۆیشمان پاکاتەوە کاکە خەوێکی خۆش هەموو دنیا دێنێ بێ بغز بێچین ڕقت لە کەس نییە جوان لێ خەوی دوعای خێر بۆ خەڵکاکەی حتا دوعاکەی بۆوانەی کە گۆمڕان سەر لێ شێواون هیدایەتیان وەرنەگرتووە یان لە کوفر و عیسیان و لە گوناه و تاوان ئاژێن دوعایان بۆکەی لە سوورەتی یاسین ئەو پیاوە کە بە حەبیبی نەجار مەشهورە دوایەوەی کە دیفاعەکە لەو سێ پێغەمبەرە سەلامی خوایان لێبێ ئەڵێ ئیتەبیعوا ئەڵێ شوێنی ئەو پێغەمبەرانە بکەون ئەو پێغەمبەرانە لا یەسئەلوکم ئەجڕا وانییە داوای هیچتان لێ ناکاو داوای پارۆ دوای کوژن شەهید یەکەن کە شەهید یەکەن خوای پەروەردگار فەرمێ قیل ادخلوا الجنة قال یا لیت قومی یعلمون پیان وت بڕۆ بەهەشتەوە بەڵام لە بەهەشتەوە پیاوتی چی قال یا لیت قومی یعلمون خۆزگا گەلەکەمەیان زانی من لە چ ناز و نیعمەتێکم گەلێک بە بەربارانیان کردووە باشە کوشتویانە بە ئەنواع تعذیبیان داوە سزای زۆر توندیان داوە ئازاری زۆریان پێگەیاندووە اینجا دوجار ئیتر ناڕەحەتترین شت ڕوحکێشانە شەهیدیان کردووە بەڵام ئەم پیاوە چۆتە ناو ناز و نیعمەتی بەهەشتەوە ئێشتا قەومەکەی لەبیر ناکە ئەڵێ قال یا لیت قومی یعلمون خۆزگا خۆ دڵە پاکە ئەو دەروونە پاکە ئەوە غەیری ئەم ئیسلامە ئێوە شوێنکەوتەی ئەم جۆرە نەهجەن مۆسا من ئەم کلێنسم بەکار نێناوە زۆر
ئارەق کردوێتەوە دەستە خۆش با من خواڵێ ڕازی بێ جەماعەتی شەگەر پاکێجەکەمان بۆڵکەن باشترێ بۆی ماوەسا زۆر من ڕاهات و ماوەسا گەرم بووم کاکە هەم گەرم بووی تەمان من چێژم لە قسەکانت دەبینی و دووش بەڕاستی گەرمایە ئیناری باشان بەسەر من نانیشم نەخواردە مشکلە خوا لێ ڕازی بێ ماوەسا ئەمێ بزانم کە باسی شتێکت کرد ببوورەکە قەتعیشم کرد لە ئەسنای قسەکان تا باسی ئەوت کرد ئەوان بە هەموو ڕێگەکان هەوڵەدەن کە گەنج خێزان تاکەکانی ناو خێزان بەلا ڕێدابەرن وەکو باسی کرد لە ڕێگەی سۆشیال میدیا لە ڕێگەی میدیا و لە ئێوە بۆ بەدیلی ئەمە چیتان هەنگاو ناوە عینی هەنگاوتان ناوە و ئەو سۆشیال میدیا بەکارێن بۆ ئەوە سوشال میدیا بەکارنان ئەوان چەناڵی یوتیوب بەکارێن بۆ ئەوە چەناڵی یوتیوب بەکارنان ئەوان تیکتۆک بەکارێنن بۆ ئێوەش تیکتۆک بەکارنایەنن ئەو بە خراپە بەکارێنێ ئێوە بە باشە بەکاری بێنن گەنجەکەی ناو خێزانەکە لە باتیەوەی 6 ڤیدۆی ئەوانەی پاڵنەرن بۆ خراپبوون با 3 ڤیددیویانی یەوە بێ بەرەو باشە بەرێ بۆ لەمایە لاوازن من ڕووەکەمە هەموو ماوەسە جارێ بە واقعەکەەوە خۆی بخوێنینەوە خی پرۆگار ئێمەی بۆ تاقیکردنەوە دروست کردەوە بێ بزانین وانە لەنەبلوەنەکم بشەیء من الخوف وليبلوكم أيكم أحسن عملا زۆر ئاەتی ترمان هەیە کە خی پردگار باسی ئەومان بۆ کاکە ئێوە بەخێر و بەشەڕ تاقیەکەمەوە ئێمە لێرە بۆ ئیسراحەت نین نەهاتوینە ئەبێ ئەوە بزانین ئێمە لێرە هاتوین بۆ ئەو هاتوین خی پردگار ئیمتیحانمان کا بزانە نمرەکەمان چەندە یعنی ئێرە جێک پاڵدانەوە ئیسراحەت نێ بێ مرۆڤ ئەوە بزانێ گشتی هەموو مرۆڤێکەوە بزانێ خی پروردگاریش لێ ناگەڕێ هیچ کەسێ بێ تاقیکردنەوە لەم دنیای دەرچێت کافر و مسلمان ئەبی ئەو دەستە بخینە ژێر سەرمان ئیتر ئەوە یعنی من خەڵک ناترسێنم ناتوەقێنم ئینسان بە ئیمانی ڕەسەن و باشەوە پشت بەخوا ئەی بڕێ چۆن تەلەبەی زیرەک ئەچێتە تاقیکردنەوەکان و لی ناترسێ ئینسان ئیمانی باش و دامەزراوی هەبێ خوا پشتیوان بێ ئەو قۆناغە سەختانە تی ئەپەڕێنێ زاڵە بێتە سەریع شەڕی نفسی خۆیەکە ئەو بە ئەو حقیقەتێکە بیزانین چونکە دوازار نەزانین ئیتر ئەگەر ئێمە بینە سەر حکم باشە کۆمەڵی دادگەریاتە سەر حکم دنیا بێتە شامی شەریف شەڕە نفسیەکان هەرمێنێ حەسادەت هەرمێنێ کێشە هەرمێنێ گرفتەرمێنێ بەڵام ئێمە قسەکەمان لەوەیە کە ئەم دنیاە وەکو ابن قەیمە فەرمێ لایەنە فەسادەکەی زاڵە بەسەر سروشتی مرۆڤ زاڵە ئەو پەلکێشێکە یعنی ئەو زاڵتر ئەمە سروشتی وایە تۆ هەتا ڕیجالێک دروستەکەی پیاوێک دروستەکەی زۆری ئەوێ بەزانی هەدەم چەند ئاسانە اینجا ئەوان دەمیان گەورەترە پارەیان زۆرترە ماوەسا من لە 2005ەوە گەنج هەبوو دەستم گرتووە 2005 دەستم گرتووە ئەو کات کۆمپیوتەر نەبووە کۆمپیوتەرم بۆ کڕیوە کۆمپیوتەری باشم بۆ کڕیوە وەسائلی باشم خسوەتە بەردەستیەوە ئەلحەمدولیلا پێگەیوە بەڵام ئێستا تاعین نابێ شوێنێک نییە کاری لێ بکە ئەوەندە بلیمەتە ئەوەندە زیرەکە ئەتوانی هەموو ئەو کارە نەبکە بەڵام من توانام نییە 500,000 بدەمێ توانام نییە 600,000 ناری بدەمێ بەڵامە پێچەوانەوە لایەنی دەسەڵات بانیان کردوتیانەوە وەرەقەی سپی چەند تێ بدەینێ هێشتا ئەلحەمدولیلا پەروەردەکەی وایە توتی ناچم لەبەرەوە ئێمە خەڵکیش ئەرکەکەی بێتە سەرشانی مامۆسا هەر ئێمە نین کاکەوە من ئەلحەمدولیلا خۆم نەزر کردووە بۆ میشە بەڵام ئایا ئەرکی خەڵکیش نییە دامی ئەمیدیایە بکە ئایا ئەرکی خەڵکیش نییە کاکە بە ئەم کۆمەڵی دادگەری ئەم جارە کۆمەڵێک کاندیدی بڕاتە بەغداد کە ئێمە خۆشبەختانە ئەلحەمدولیلا بەشێکی سەرچاوی داراییمانی ئەو پەرلەمانتارانەیە با بڕێ پەرلەمانتارمان زیاد بێ با لە ناوەندەکانی دەسەڵاتە زیاتر قسەمان بیخوا چونکە ئەمانە یەک مەنزومەیە ماوەسا ئیسلام بەبێ ئیدارەدانی حکم و بەبێ ئیدارەدانی وڵات و ئەنە ئیسلامیکی نوقستانە ئیسلامێک هەر باسی مەوعیزە و باسی ئاکار و ڕەوشت و ئەخلاق ئەو دوازار و ئەخلاق و ڕەوشتە لە ناوەندی قەرارەوە تێکێدا ماسەزا ترسێک هەز ناکەی ترسێک هەیە لە ئەلمانیەکان دروستیان کردو لەوەی کە ئیسلامیەکان بە کەڵکی حکومڕانی نایەن یان بێنە سەر حکمێکی ئیسلامی تند پەیڕەوەکەن کۆمەڵی دادگەری قسەی بۆمە چییە ئێوە کاندیدتان زیاد بوو ئیشتان کەوتە دەست چۆن ئیش بۆ خەڵکەکەن چۆن کاروباری دەوڵەتداریەکەن وڵاهی ئەلحەمدولیلا ئەزمونێکمان هەیە لەخوا بەزیاد بە سوپاس بەخوای پەروەردگار پێم وایە ناوەڵڵا پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای پەروەردگار چۆن وەسفێکە
نافرمي رحمة للعالمين طبعا نافرمي إنك لعلى خلق عظيم خوا بشتيوان به بشوني أو بيغمبروين صلى الله عليه وسلم خلق بان سر ومحاسبة معك فيما خوشة ملة مراقب بسر معنا زور زار من فيهم خوشة خلق عليه ما هو سبواني خلق فيوتو ما هو أو صفة راست خو مش بشري عليك هي كمكريك هي خوا بشتيوان به بالين ما دعوة بشوين بيغمبروين صلى الله عليه وسلم أخلاق من الأخلاقي أو بشي رحمة بين بوها مو خلقي نعم خلق أوي ك جيرانكي خلقي ملتزمة خلقي كبابندة تيجيش ولا شريعة ولا إسلامي خانوكي باريزيات ركا قرككي مرغوب ترى أو ما مصايك لو دائرية لو مؤسسية أو دائرية مرغوبة بو چونك خلقي دلصوصي ليه خلقي أميني ليه خلقي دسمانشي ليه ما مساسالار علمانية مدرسة علماني غير إسلام غير وحي ناتوانە دەستی ئەمین دروستکە ناتوانێت دەستی دڵسۆز دروستکە ناتوانێت دەستی خزمەتکار دروستکە ناتوانێت خەڵکی پاک دروستکە ئەوە مەدرسەی وحیە چونکە ئینسان لەبێەوە خۆراک وەرەگرێ ئێستا بۆ جاری وایە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چیان نەخستە بەردەستی وانێ لە سیریا مەشهورە چی دەوێت پارە ماڵ سەروەت ئافرەت ئەوەی کە ئینسان حەزی پێکا و هەوڵی بۆ ئەدا ئەی خستیانە بەردەستی وتی چی قاسمەکە قەزەیەکی قیامەتیە ئێمە لێرە بۆ تاقیکردنەوە لێرەین ئێمەمانەوێ بەسەری بەرزەوە لێی دەرچین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چی ئەگەر خۆر بخەنە سەردەستی ڕاستم مانگ بخەنە سەردەستی چەپم و دوو کەلیمە یعنی چی یعنی هەموو زەختی دنیام لێ بکەن هەموو دنیا بێتە سەرخات بیەوێ لەم قەناعەتە پەشیمانم کاتەوە پەشیمان نابمەوە باشە کەسێک ئاوا پەروەردەوە بێ لە حیاتی ئامادەیە 250 حرام بخوا ئامادەیە من خەڵکی دیندار زین تەلەفۆنم بۆ کاڵە چێڵە ماوەسە لە زانکۆ فەرمانبەرم قەڵەمێکی لێ کەوتووە هەڵی گرمەوە خەڵکی تریش بۆ ڕێنەوە دەدزێ وایە خەڵکی تریش ئیمزاءەکە 20 دەفتەر 30 دەفتەر 40 دەفتەر پەرلەمان ئێساڵم پەرلەمان پەیوەندی بە مۆزوعەوە نییە پەرلەمانتارەکانی خۆمان بۆیان جێڕاومەتەوە ئەڵە لیژنەمان هێناوەتەم سلێمانێ لە بەغداوە بۆ کەشفی یەکێک لەو مەعمەلانە کە کەشفی بکە دیارە لێرە بۆیان نەکردووە وتیانە بالیژنەی پەرلەمانی عێراق بێ کە هاتووە فڵانە کەس ئەوە ئوتێلەکەت و بەیانی بچۆ سەیری کەوانە وەڵحاڵ کاکەین نەهاتوین بۆ سەیری مەشروع ئەی وەڵای ئێمە هاتوین ڕاستی هەر بۆ فڵان کەسە بڵێ 200 دەفتەر بنێرە مشکیلە نێیتر کەشفی ناوێ کاکە ئەمە لە چۆ بۆ خۆی ماوەسە سەلەر والله ئەو کەسێک کە خیانەت ناکە لە تەماتەکەی ئەو کەسی خیانەت ناکە لە پەتاتەکەی خیانەت ناکە لە بەقاڵەکەی خیانەت ناکە لە دوکاندارەکەی خیانەت ناکە لە وانەکەی والله بچێتە پەرلەمانیش خیانەت ناکە بۆیە ئەوەشی کە ئێستا ئەو کرێکاری ئێستا لە کرێکاریەکەی خیانەتی کرد ئەوەی کە ئێستا لە داهاتی ئەم وڵاتە خیانەتەکە کە ئێستا دەربەست بە ئەخلاقی ئەم میلەتە نایە شەو ڕۆژ من بیستومە دەفتەری سپۆنسەری لێدا و تێتی بام فلیمە خراپە بڕۆ دەفتەر سپۆنسەر لەوە بدەیت منیش بۆ ئاەت و حەدیث پارەم نییە 250 سپۆنسەری لێ بدەم کەواتە ئەو میلەتەش ئەرکەکەوێتە سەرشانی بەڕاستی یعنی تاکەی ئێمە ناناسن تاکەی ئاشنای ئێمە نابن بۆ ئەگەر خوای گەورە پشتیوان بێ بۆ ئەندازەی دەستمانە ڕوا جاروایە دەستمانە ڕوا ناماڵەکی خۆمانە جاروایە دەستمانە ڕوا لەو شوێنەی کاری تیاکەین لەو موقعی کاری تیاکەین سوپاس بخوا من ناژڵم خەڵکی ئیسلامی هیچ کەم و کوڕینی والله هەشمانە لارە هەشمانە بەڵام مەدرسە ئێمە باز مەدرسەکەکەین باسی قوتابخانەی وحیەکەین کە لەوێەوە سەرچاواگرێ لە عەقیدەی ئیسلامیەوە سەرچاواگرێ خەڵکی دەستپاک بەرهەمدێنێ خەڵکی لار لە سەحابەش هەبووە مامۆستاجان لە سەردەمی سەحابەیە ومنكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة هەبووە يعني تۆ تەوێ ئێستا لەم سەردەمی فەسادەیە لە نێو کۆمەڵی دادگەریە خەڵکێک نادۆزیتەوە لار بێ تەماتە فرۆشێک نابێت هەیە بەڵام ڕێژە زۆرەکە وانە ڕێژە زۆرەکە لەبەرچی لەبەروی مەدرسەکە زاڵە بەسەریا کاکە بۆ نمونە ئێمە لەوەیە لەو سنووری خۆمان هەزاران خەڵکێک هەبێ لە دەوری ئەو پرۆژێک کۆ بێتەوە وەڵڵی کەسێکی تیان نابم نوێژنەکە شک نابم کەسێک زۆر جار بەسەر سوورمان و ئەڵم فڵانە کەس تۆ بۆ نوێژی بەیانی دێی بۆ بزگەوت ئەوە تۆزێ عینەکە بخوا ڕزێ دێنێتەوە ماوەسەر ڕێگەمان دوورە و ماڵمان دوورەوانە یعنی سەرزەنشتێکەکەی ناپێ کاکە بۆ نوێژی بەیانیش بی بۆ مزگەوت ئەوە لە چی لێ بەرهەم دێ ئەوەی لێ بەرهەم دێ خەوێکی ئیسراحەتەکە جیرانەکەی لێ ئیسراحەتەکە وڵاتەکەی لێ ئیسراحەتەکە کە مرد
قال يا ليت قومي يعلمون أتت أو بهشتوا كإما إيشي بواكين وفي ذلك فليعمل العاملون وفي ذلك فليتنافس المتنافسون ئێوە کە ئەوەندە بەخەم و بە تەنگ ئەم پەروەردە جوانەی خێزان و تاک و تەنانەت موئەسساتی دەوڵەتی و ئەوەن بۆ ئێستا کاندیدتانەوە نەکەمە ماوەسە جەزا بۆ نمونە بۆ حیزب عەلمانیەکان ئەبینی یەک ڕەوە کاندیدی هەیە بۆ ئێوە کاندیدتان کەمە ماوەسە الحەمدوللا کاندیدمان ژمارەیەکی باشمان تۆمار کردو لە کۆمیسیۆن باش یعنی لەو ژمارەیە زیاترە کە ئێستا ڕیکلامەکەن اینجا بۆیە خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە خواکە ئەو خەڵکە دەنگمان پێدا ئێمە ژمارەکەمان زۆر لەوە زیاترە ئەگەر خەڵکی یعنی دووقات و سێقات و چوارقات دەنگمان پێدا سوپاس بۆ خوای پەروەردگار ئێمە کاندیدمان هەیە بەڵام لەبەر کەم دەسی باوەڕت بێ ئێمە کاندیدمانەوە لە پەرلەمانی کوردستان بەڕێز مامۆستا سیروان حەمەخان تا ئێستاش من وەکو مەڵبەند 5 ملیۆن قەرزاری ئەو کاتەم کە هەڵمەتی هەڵبژاردنەکان سەرفمان کردووە هێشتا نەتان داوەتەوە قەرزەکە نە بەخوا نەمان داوەتەوە ئێستاش ئێمە بەڕاستی کاندیدی ترمان هەن لە زۆر ناوچەیتر الحەمدوللا بەڵام هەمان ئیتیفاق کردمان ئەم کاندیدانەمان زیاتر بەرچاون قوربانی بە خۆیان دەدەن سوپاسیانەکەین لیان مەمنونین ئەوانەی ترمان هەر چۆنێک بێ بەڵکو خوا بەرەکەتی تێ خەست ئەوانەش هەر کاندید و تۆمار کراون و بەڵکو ئەمان بای ئەوانش دەنگ بێن و بڕۆن ئینشاءالله ئەوە جەماوەر بێخەم بێ لەوە خواکە دەنگمانەداتێ ئێمە کاندیدمان لەوە زۆرتر الحەمدوللا جەماوەر باسی جەماوەر کرا کە دەنگتان جەماوەر دەنگ بدا بە کاندیدێکی ئیسلامی کاندیدێکی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق ئێوە چیان بۆکە وەڵاهی مامۆستا گیان تۆ سی پێغەمبەران کە لا يسألكم أجرا وهم مهتدون وانيا او پیاوە ئەفەرمێ خۆی پەروەردگار لەسەر زمانی ئەوان ئەفەرمێ ئەوان پێغەمبەران داوای ئەجر و پاداشیان نەکردووە من لەم ڕۆژانەیە پیاوێک کاتی وەڵام من چۆن ساڵ لە حیزبێکی عەلمانی هەم بەڕاستی لەوەی 20 ساڵ بێ هیچیان بۆ نەکردوم لەم ڕۆ بە دوا بڕیارمدا دەنگ بە تۆ بدەم بڵێ بە کۆمەڵی دادگەر بێ ئێوە بدەم منیش ڕاستی ترسام داوای شتێک پارەم لێ بکەم من هیچم پێ نەبووانە وتم فڵانە کەس ئەگەر بۆ خوا دەنگ بە ئێمە دەی وەڵای خوای پەروەردگار بەهاناتەوە دێ بەس ئەگەر بۆ ئێمە و لەبەر خاتری منە بۆ قورئانە ئێمە گیرفانمان خاڵیە ئێمە ئەزانین چیمان پێیە ئێمە ئەخلاقی پێغەمبەرمان پێیە صلی الله علیه وسلم کە خوا وەسفێکە ئەزانی خوا وەسفی بەندەی خۆی بە پارە نەکردووە ئەزانی خوا وەسفی بەندەی خۆی بە عیلم نەکردووە ئەزانی خوا وەسفی بەندەی خۆی بە زیلێکی و بە بلیمەتی نەکردووە وإنك لعلى خلق عظيم ئەفەرمێ ئەی محەممەد تۆ چوتێتە سەری ئەخلاق و ڕەوشتەوە ئێمە ئەویان بۆکەین ئێمە کوردستانیان بۆ ئارامەکەین ئێمە بەڵێنیان پێدەین ئەو پارانەی کە بە هەدەر ئەدرێ ئەو پارانە بژێڕینەوە ئەزانی ئێستا پارێکی زۆر ئەدرێتە هێزی ئەمنی و هەر بەس بۆ وانەی خۆ هێزی ئەمنی ئێمە حاجەمان بە هێزی ئەمنی هەیە بە پاراستنی وڵات بەڵام ئەوان ئایا ئەو هێزە ئەمنیانیان بۆ چییە کە لێرەشەوە داوایان لەکەین بەڕاستی ئەوانە مافی خۆیانە حەقی خۆیانە بۆ پاراستنی وڵات ئەوان موچیان پێدرێ بینی خۆیان و خوا لە کابینەکە ناخی خۆیان مرتاحکەن ئێمە ئەو کاتە کە ئەمنیەتمان گەڕاندەوە بۆ وڵات وانە حاجەمان بۆ هەموو لەشکرە چەکدارە نابێ وایە مامۆستا ئەی کە تۆ وڵات ئاسایشی بۆ گەڕایەوە وانە خۆیستا وڵاتە ئەزانی دزی و ڕاوڕوت و پاشە وڵاتی ئێمە مامۆستا سالار لە پاری کەمە لە داهاتی ژێرزەوی کەمە لە داهاتی سەرزەوی کەمە وانەیە خۆ هەموو ئیجماع و ئیتیفاقەیە لەمانی کەم نییە ئەی لە چی کەمە لە ئەبا عوبەیدەی ئەمینی کەمە ماوەستا ئەوەی ئێمە بە پارە ناپێورێ ماوەستا وەڵڵاهی نابێ میلەت بڵێ چیمان بۆکە ئەبێ بڵێ هەموو سەروەتی زەوی ئەدەین بەس ئەبا عوبەیدەمان بۆ دروستکەن ئەزان ئیمامی عومەر لە مەجلیسی خۆی فەرمووچی ئەی فەرموو تەمەنا بکەن ئارەکە خۆزگەی خۆی بڵێ لە مەجلیس شتیوامانەیە جار ماوەستا سالار تۆ حەزت لە چییە ئەوڵە کاکە حەزم لێ پڕبەم وڵە پارە مەبێ و بیکەم بەخێر وایە ماوەساڵێ وەڵا من حەزەکەم پڕبەم ژوورە مەسە لەشکرێکم هەبێ لە گەنج بۆ جیهاد و بۆ قیتالی کافران ئەو کات وا بووە ئەزانی ئیمامی عومەر فەرمووی خۆزگەی من چییە حەزەکەم پڕبەم هۆڵە پڕبەم ژوورە ئەبا عوبەیدی جەڕاحم هەبێ ئێستا ئێمە پێویستمان بە محەممەد حەکیم و ئەحمەدی حاج ڕەشیە بۆچی ئەم دوانە بەڵێ بۆچی وەڵی ئەو دوانە ماوەسا ئەحمەد تاقی کراوەتەوە لە ئەوەنیە ماوەسا محەممەدیش لە حیزب حیمایەکی باشی ئەم کۆمەڵی دادگەریە بووە و بەڕاستی
پارێزەرێکی چاک بووە و ئەندازیارێکی باش بووە لە بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەم پرۆژە ئیسلامیە. ئێمە خۆمان پێش بەر لەوەی خەڵک دەنگی پێدا ئێمە دەنگمان پێداوە. ئێستا ئەوانمان تەڕح کردو ماوەسا، ئێستا هوداخانمان تەڕح کردو، ئێستا ماوەسا شوان ڕابەرمان کاندید کردووە. یعنی ئێمە خۆمان دەنگمان پێداوە ماوەسا. زۆر جاڕڵێ ماوەسا سەلار تو دەنگ بەشێری تۆ بە من بڵێ ئێمە دەنگمان بەمانە داوە. یعنی ئێمە لە سەرکردایەتی واژۆمان کردو کە ئەمانە بەڵێ دکتۆر ئەحمەد سۆفی ئەشێ، بەڵێ ماوەسا شوان ڕابەر ئەشێ، بەڵێ ئەو خوشکە ئەوی چنار خانوەنیە بەڵێ ئەم خوشکە ئێرە تۆ مەبەست بازنەی سلێمانی و هەولێریش هەرچی هەرچی چونکە لە سەرکردایەتی ئەو مامۆستا وەلید لا دووە بەڵێ نا مەبەستم لەو دووە کە ناوتێنە بۆی شتەکە ڕوون بێتەوە بۆ هەموو کوردستان. ئێمە ئەمانە لە شوێنی خۆیانە شایەتیان بۆ دراوە، ئێمە شایەتیمان بۆ داون کە ئەمانە دەستپاکن، ئەمانە ئەمینن، ئەمانە بەهێزن لە مەجالەکەی خۆیانە. اینجا ماوەسا القەوی و الئەمین ئەزای معنای چییە؟ معنای ئەوە نیە هێزی چەکداری زۆر لەگەڵ بێ. ئەوە تەفسیری ئەوەش با بە هەڵە نەکرێ. وەڵام ئەمە چییە لەبەرەوەی هێزی چەکداری زۆرە، کۆماندۆی زۆرە، ئاسایشی زۆرە، جواب بۆ پێغەمبەرانی تەسلیم بوون. وانە وانە تەسلیمی فیرعون هێزی زۆر بوو. نەخێر القەوی لەگەڵ الئەمینە، القەوی لە مەجالەکەی خۆیە. شارەزان کاکە ئەمانە ئەزموندارن، شارەزان لە مەجالی ئابووریا شارەزان، لە مەجالی ئەندازیاریە شارەزان، لە مەجالی یاسایە شارەزان، لە مەجالی بەڕێوەبردننی وڵاتە شارەزان. ئەمانە ئەشێن بۆ موئەسسەسە، ئەشێن بۆ وڵات بەڕێوەبردن. اینجا ئەوەی تریشان ئەمینە، دەستێکی ئەمینە. یعنی ئامادەنی ئەو قەڵەمە لە دەوڵەت بێتەوە ماڵەکەی خۆی. پرسیارەکە من لێم بینیون کاکە، لێم بینیون ماوەسا ئەحمەدی حاجڕەشی هەتا ئێساژە موچەی خاننشینەی وەرەگرێ پێشەوەی بەشەکەی خۆی بێتەوە ماڵەوە، بەشەکەی تری دێنەر دارایی کۆمەڵێ بۆ ناوەندەکانتان سەرفیکەن، بۆ میلەت سەرفیکەن، بۆ پرۆژە خێرەکانتان سەرفیکەن. ئێمە ئەوە مانەوێ خەڵکی لاریشمان بوو بێ لای ئێمە جێی نەبووەوە. ئێتە خۆش دنیاە وانە ئێمە موئەسسەکە مهمە. ماوەسا سادار باوەش بڵێم خەڵکێکی جارە ئەمینە خۆی لە ذاتی خۆیە، بەڵام لە چوارچێوەی پرۆژەیەکایە پرۆژەکەی یعنی ئەو قبولی ناکە، نانە ئەو هاندەرە فکری نییە، ئەو بەو شێوە تەغذیەی ناکە. ماسەش خۆڵ خەڵتاندنە، خۆڵکردنە چاوی خۆیەتی بەر لە خەڵک. ماوەسا سالار ئەکرێ من و تۆ بچینە موئەسسەیەک و موئەسسەکە تەبەنی فکرێکی ئەلمانی کردووە، بەڵام وەڵام من لێرە خزمەتەکەم بەجان تۆ خۆت هەڵمە خەڵەتێنە و خەڵکیش هەڵمە خەڵەتێنە. ئێمەش عەفوەن ماوەسا ئێمە شانازی سەریکە، ئێمە زەید و عەمر نییە لای ئێمە موئەسسەیە. ئێمە کاندیدمان زۆر کرد و زۆر ڕۆی ئێمە نەڕۆشتوین. ئێمە موئەسسەی ماوەسا سالار ئاگدار بە ئێمە ناڕۆین. کۆمەڵی دادگەری موئەسسەیەکە تربەویە، پەروەردەیە، سیاسیە، ئەمێنێتەوە. کاندیدێک برایەک خوشکێکمان لەم چوارچێوەیە ئیلتیزامەکە ئەمێنێتەوە لەگەڵمانە، باشە کە هیوادارم هەمویان وابن. بەڵام ماوەسا ئەی ئەوان چونکە ئەوش هەیە ئێستا تەیارێکی تر، ئیطارێکی تر، چوارچێوەیەکی تر، با بڵێن لیستێکی تر، باشە ئەو لیستە ئەتوانێ وەکو ئێمە بڵێ ئەگەر خوا تەوفیقیدا ئێمەش بین بەو ئەندازەی پێمان ئەکرێ شریعەت لە خۆمانە بەرجەستاکەین، ئەتوانێ وا بڵێ ناتوانێ وانە لە ژێر لچەوە ئیڵێ بۆ خۆم وا ڕێز دەگرم، ئەزانم بۆ خۆت مەلای، ئەزانم بۆ خۆت دەستپاچی، ئەز ئایا موئەسسەکەت ڕێدە وەڵا هیوادارم ڕێم لێ هیوادار نایخوا ئەلمانیە. قسەم لەسەر ئەمەیە بە کورتی کاتم نەماوە ماسە بەشێک نازانم چۆن ناویان بەرم، بەشێک لەوانی کە لە پەنای دینەوە قساکەن باشە، ینی ناوێکی ئەوەیان هەیە کە تەبەنی دینی ئیسلامەکەنەوەە دژایەتی ئەوواکەن. بۆچی؟ اینجا وڵاوە هەر بخۆی وەڵامەوەسە توابێ مسلمان دژایەتی مسلمان بکە ئەی کاو دەنگ خوای پەروەردگار هەر لە سوورەتی یاسین دوو پێغەمبەر نێرێ، دوو پێغەمبەر إذ أرسلنا إليهم اثنين فكذبوهما فعززنا بثالث. دوو پێغەمبەر نێرێ بۆ ئاواییەک بۆ قەریەیەک، باشە پێغەمبەری سێمە نێرێ. ئەزانین عولەما فەرموون چی لە تەفسیری مایەتە؟ ئەفەرموون نابێ بانخواز ڕقی لە بانخواز بێ، نابێ داعی ڕقی لە داعی بێ، نابێ مڕەبی ڕقی لە مڕەبی بێ. ئێستا من هەر کەسێک لە وڵاتە کارێکی چاو بکە دەستی ماچەکەم با کۆمەڵیش نەبێ سواسی ئەەکەم مەمنونیم، بەڵام نەک خۆڵ کاتە چاو خەڵک، نەک فێڵمان لێ بکە، نەک کڵاو بکاتە سەرمان، بە ناوی مەلایەتیەوە بچێ، بە ناوی سەلەفی ساڵحەوە بچێ پشتیوانی لە حیزبێکی ئەلمانی بکە. ئەوانە ئێمە لەو کارە باشانی کردویانە دەستیان ماچەکەین، سواسیانەکەین، بەڵام پێویستە
خۆڵش نەخرێتە چاوی خەڵک. ئێمە چۆن بەڕوونی و ڕاشکاوی هەڵێن کاکە شریعەتمان قبوڵە، ئیسلامان قبوڵە، ئێمە لە قورئان و لە سونەتەوە وانە ئێمە لەوێوە نیگاکانمان وەرەگرین، لەوێوە سەرچاوی پەروەردەییمان لەوێوەیە، ئەوانیش ئەبێ وا بڵێن ئەی بۆچی بۆ خۆی قبوڵێتی بەڵام بۆ حکومڕانێکە قبوڵی نییە. پێویستە میلەت هۆشیار بێ بەڕاستی ئەو مامۆستا ئاینیانە، ئەو کەسایەتیانە، ئەو شخصیاتانە کە ئەچن لە حیزب ئەلمانیەکانە یاخود لە ئیسا شەرنی هەیە ناوی خۆی نازم ناوی ناوە چی وەڵا هیچ هەر جارەتیان هیچێتی میلەت هەڵە خەڵەتێنێ و ناوێ لە خۆیە نێ و کۆمەڵە خەڵکی لەگە خۆیان هەڵە خەڵەتێنێ و ئەیبا خەڵەکە بێ وشیار بێ بزانە سەریحە لەگەڵیا کورە هەیەشتا بۆ ئێمە زانیە لە چی ڕۆژە تەلەفۆنێکراوە سەحمی حاضرەشی کابرا جاری پێشوو چۆ داوای دەنگی لێ کردو دەنگی پێ نەداوە هێشتا ئەمجا ئۆ باڵم بەگەردن وانە بەگرەی مەلێ ئەبێ ئەو دەنگم کاکە ئەمانەتە لە گردنتە جوان ماسەزە قسەکانت بەچێژن پڕمانان بەڵام کات دەرفەت نەما زیاتر زۆ سپاس بەڕێز ماسا جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لەم تەورە لەگەڵم زۆ سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانیش خۆپەسپاس بینەر و بیسەر ئێمە تاوکو ئێستا بینەر و بیسەرمان بوون لە هەر شوێنێک بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش خواتان لەگەڵ